ئەمڕۆ کۆبوونەوەی فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ دابەشکردنی لیژنە هەمیشەیەکان بۆ ئەندامان بەسەر لیژنە هەمیشەیەکانە کە 108 ئەندام دابەشەکرێ بەسەر 15 لیژنەوە هەر لیژنەیەکیش 11 کورسیە بەم پێ 165 کورسی دابەشەکرێ بەسەر 108 ئەندامە کۆی گشتی 165 کورسی هەمیشە لیژنە هەمیشەیەکان کە 15 لیژنەن بەو جۆرە دابەش بوو کە پارتی دیموکرات 69 کورسی یەکێتی نیشتیمانی 30 کورسی گۆڕان 18 کورسی نەوەی نوێ 12 کورسی کۆمەڵی ئیسلامی 11 کورسی یەگرتووی ئیسلامی 8 کورسی و کرد و ئاشور و مەسیحی 15 کورسی ئازادی 2 کورسی و هەندێک کێشە هەبوو لەوەی کە خواستی ئەندامان زۆر لەسەر هەندێک لیژنە هەبوو بەڵام بەپێی سانتلیگۆ 1.4 لیژنە هەمیشەیەکان دابش کراوە تا ڕادێک خواستی ئەندامەکە و پسپۆڕی ئەندامەکە لە بەرچاو گیراوە بۆ لیژنەکان و ڕۆژی سێشەمە لە کۆبوونەوەی پەرلەمان ئەبێت دەنگ لەسەر سەرجەمەندامانی لیژنە هەمیشەیەکان بدرێ پاشان سەرۆکایەتی لیژنەکان و ئەو سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنانە بەر چه فراکسیۆنێ بکە دوای دابشکاری ئەوەش دەست فراکسیۆنی یەکێتی بۆ پابندبوون بە چوارچێوە یاساییەکان و بە پەیڕەوی ناوخۆ ئەمڕۆ ئەندامەکانی خۆمان پێشکەشی دەستەی سەرۆکایەتی کرد و بەشداریمان کرد لە دانوستانی وەرگرتنی ئەندامانمان لە لیژنە هەمیشەیەکان وەک ئەرکێکی سیاسی یاسایی و نوێنەرایەتیکردن لە پەرلەمانی کوردستان